یەکێک لە کێشە هەرە گەورەکانی ئەمڕۆی کوردستان نەبوونی موچەی فەرمانبەرانە، یعنی نەبوونی پارەیە بە کورتی لە کوردستانە. گەورەترین کێشە لەوە گەورەترش بێ ئەوە بوو کە حکوومەتی عێراق بڕی 400 میلیارد دلاری دیناری ناردووە بۆ دیارە بۆ موچەی فەرمانبەران و کارمەندانی حکوومەتە، بەڵام بەداخەوە حکوومەت بەر لەوەی کە بیر لە خەڵکی بکاتەوە بیری لە قەرزەکانی خۆی کردەوە کە زۆربیان قەرزی کۆمپانیای حزبی ئەوانن. بەڕاستی حکوومەت کەس نازانێت بۆچی قەرزارە پارەی هاوڵاتیان یاخود پارەی فەرمانبەرانی داوە بە قەرزی کۆمپانیەکان و ئەمە قەیرانێکی گەورەی دروست کردووە لە هەرێمی کوردستانە. بۆیە من وەکو خۆم قەنەعەتی کولیم بەوە هەیە کە پێویستەکە داهاتی ناوخۆ زیاد بکرێت، سەرچاوەدارایەکانی داهاتی ناوخۆ زیاد بکرێت، بتوانن هەلی کار زیاتر بکەن بۆ خەڵکی و بتوانن کارێک بکەن خەڵکی چیتر برسی نەبێ بەڕاستی، چونکە لە ئانوساتایەکە بەڕاستی خەڵکی گەشتوتە تینی و لە ئانوساتایە بتەقێتەوە کە من هیوادارم ڕۆژە زووتر بتوانن ژیان و بار و گوزەرانی خەڵکی باش بکەن تاکو نەتەقێتەوە. و لە لایەکی تریشەوە حکوومەتی هەرێم بێپلانە بەڕاستی، ئەمە لە بیرمان نەچێت بێپلانی حکوومەت دوای کردووە کە نەپەرژێتە سەر ئەوەی کە خزمەتی خەڵکی بکە، خزمەتی کارمەند و فەرمانبەرانی خۆی بکە. ئەمەش بۆ سیاسەتی چەوتی ململانەی ناشەریفانەی حیزبەکانە گەڕێتەوە لە ناو یەکتریدا کە بەڕاستی ململانێکی ناشەریفانەیە و دوور لە ئاتەکێتی حیزبایەتیە و لەم نێوەندەشدا تەنها هاوڵاتی قوربانی یەکەمەوە باجی هەمیشەی و هەمیشەش هەر هاوڵاتی هەرێمی کوردستانیدا. قەیرانێکی سیاسیە دروست کراوە بێگومان، چونکە ئێمە بیرمان نەچێ حکوومەت ئەبێ ئەو نەپارێ هەبێت بتوانێت کارمەندەکانی خۆی یا فەرمانبەرانی خۆی ڕازی بکات. کاتێک پارە ئەڵێن پارە نییە ئەو داهاتەی ناوخۆ و پارەی لە عێراقەوە دێ چی لێتێ؟ ئەی نەوتە فرۆشی چی لێتێ؟ بۆ کوێ ئەڕوا؟ باشە تۆ بزانی نەوتت فرۆشتۆیە نەوتت کڕیوە، تۆ نەوتت فرۆشتووە قەرزاری چەند ساڵە قەرزاری ئەم قەرزە چی و کەمی نەکرد. ئەمە بۆ خۆی و پرسیارانەیە کە هاوڵاتی لە حکوومەتێکا و من هیوادارم بتوان ڕۆژە زووتر باشیکەن، چونکە بەڕاستی خەڵک گۆشیار بۆتەوە و خەڵگەشتۆتەوەی کەیتر کاتی ئەوە هاتووە ڕاماڵین دەست پێ بکە کە هیوادارم لە ئێستا خوێنی هاوڵاتیانی ئەم هەرێمە نەڕژێت و حکوومەت ژیرانە بیر بکاتەوە بتوانێت خزمەتی هاوڵاتیانی بکات. هێشتا فەرمانبەرانی هەرێمی کوردستان موچەی مانگی دویان وەرنەگرتووە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردووە حکوومەتی ناوەندی کە پێشووتر بە حکوومەتە مفلیسەکە ناسرا بوو موچەی مانگی شەشی فەرمانبەرانی لە کات و ساتی خۆیان دابەش کرد و حکوومەتی عێراق ماگانە ئەو موچەیە دەنێرێ، بەڵام هەرێم لە بێبەرنامەیی و لە بێپلانەی و نەبوونی شەفافیت لە دابەشکردنی موچە و داهاتە ئەمە بەسەر کادری حزب و بەسەر کۆمپانیەکانی خۆیانە دابەشەکە بە بیانووی گەڕانەوە یاخود دانەوەی قەرزی ئەو کۆمپانیایانە. بەداخەوە ینی هیچ ئومێدێک و ئاسۆیەکیش نییە بۆ گۆڕانکاری و چارەسەرکردنی دۆخەکە. فشارەکان ئەبێ بەردەوام بن بۆ ئەوەی سنوورێ دابنرێ بۆ ئەو گەندەڵی و ناشەفافی و تاڵانکاری کە لە سێکتەرەکانی نەوت و سێکتەرەکانی ترا هەیە. بەگشتی ئێستا وەکوتم قەیرانەکان ڕۆژ لە ڕوای ڕۆژ زیاترە بن و ئومێد نییە بۆ چارەسەرکردن و مووقف و هەڵوێستی حیزبەکانیش لە ئاستی پێویستانیە بەداخەوە، بۆیە ئەبێ شەقام خۆی بەدەنگ بێ و دەنگی ناڕزایی بەرز بکاتەوە سنوورێک بۆ ئەم نەبوونی موچە و قەیران و کێشەکان دابنێ. ئێمەش حەزمانە کرد ئێستا وڵات بووینایە خاوەنی مؤسسە و دامەزراوە و دەستگای تایبەت بە خۆمان بواە کە خەمی خزمەتکردنی کۆمەلگا و تاک بە تاکی وڵاتی بواە، بەڵام دیارە ئەمان نایانەوێت ئەوە بکەن و تەجروبەی 29 ساڵی حکومڕانی ئەمانە ئەوەی ئاشکرا کرد کە ئەمان گەیشتونەتە بنبەست، بۆیە تۆ ناچاری پەنا ببیتە بەر بەغداد لانی کەم هیچ نەبێ ماگانە موچەیەکت بۆ دابی بکە. من وا نایبینم حکوومەتی هەرێمی کوردستان بەردەام و پلانی هەبێت، چکە حکوومەتێکی بێ بەردەامەوە بێ پلانە، چکە هیچ حکوومەتێک نەبووە لە کۆی دنیاە موچەی فەرمانبەرەکانی نەدا لە هەموو حاڵەتەکانە ئەگەر بی لە حاڵەتی واش بکردایەتەوە ئەوی لە حاڵەتی موچە نەکردایەوە خەرجەکانی خۆی لە وەزیرۆ لە پەرلەمانتارۆ لە بەڕێوەبەرە گشتیەکانەوە لەم حاڵەتانەی کەم بکردایە و جگۆ لەمەم حاڵەتە کە دروست بووە لەو ڕۆژەم حاڵەتە دروست بووە، چکە ئیبرەتیان لە ئەو ئابلوقەی 2015 وەرنەگرت کە دروست بوو، ئەوایە کە ئەو قێرانە لەگەڵ بەغا تا ڕادێک بڵێن چارەسەریان کرد بۆ 2009 بیان بەست و دەستکاری موچەی پلەباڵا و وەزیر و ئەمانیان بکردایە. ئەمانە خۆزا سەرمایه‌دار بوویان، سەرمایه‌دار وەکو کارمارکس ئەڵێ سەرمایه‌دار باشە، بەڵام بەچکە برجوا خراوە. ئەمانە بەچکە برجوان گەرای برجەوان لە پایی چەپخوازی و دیموکراتخوازی و سەرمایه‌داری
پانخوازیان دروست کردەوە بۆ چەند کەسێک لەناو حکوومەتە ئەنا من دڵنیام لەوەی بە هەزاران کەس لە نێوان هەردوو حزب و هەرچی حزب بێسوودمەندن لە حکوومەتە بێبەشن لە حکوومەتە لە ئێمە زیاتر ناڕەزایانەیە و خاڵی گۆڕانکاری لە کادر و لایەنگرانی ئەو حزبیەوە دەست بگا یەخی حزبەکان خۆیان بگرن داوا وڵۆشانەی حکوومەتە بکەن.